دووبارە سڵاوتان لەبێ ڕێکخراوی ئازادی لاوان یەکێکە لە ڕێکخراوە گرنگەکان کە هەموو کات ڕۆڵێکی گرنگیە بووە لە خزمەتکردنی گەنجان و لاوان لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. سبەینێ ئەم ڕێکخراوە یادی 25 ساڵەی دامەزراندنی کاتەوە لەژێر دروشمی فراوانکردنی توانەکانی لاوان فراوانکردنی ئاسۆیە. گفتوگۆکەین لەسەر چەواوی ئامادەکاریەکان بۆ 25مین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز هێمن حەمەتاڵ کە بەڕێزیان ئەندامی سکرتارێتی ڕێکخراوی ئازادی لاوان. کاکێ من سڵاوە لەبێ زۆر بەخێر بێت. سڵاو لێبێ و ئەم کاتە زۆر سپاس بۆ تۆ. پیرۆزی شاه یادی دامەزراندنی 25 ساڵی دامەزراندنی ڕێکخراوەکەتان. پیرۆزبایی لە خۆم و لە بەڕێستان و لە تەواوی لاوانی کوردستان دەکەم لە هەموو دەنگ و ڕەنگەکان. ساڵێت دامەزراندنی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان تەنهای پیرۆزبایی ناگات تا ئەندامانی ڕێکخراوەکە بەڵکو ڕێکخراوی هەموو لاوانی کوردستانە بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ و ئایدا. بۆیە پیرۆزبایی لە تەواوی لاوانی کوردستانەکەم. خۆم بە خۆشحاڵەزانم ئەمڕۆ لە بری تەواوی هەواڵ و کادر و ئەندامانی سکرتارێت و کۆمیتەی تەنفیزی ڕێکخراوەکە پیرۆزبایی لە ستافی سنتەرەکانمان بنکەکانمان لیژنەکانمان و هەموو کادرەکانی خۆمان و تەواوی لاوانی تریش بکەم. ئەو لێرەشەوە داوای لێبوردنەکەین لەوەی کە لە هەر قسووریەکمان هەبوو بێت لە خزمەتکردن لە ئەنجامدانی چالاکی لە کەم و کوڕیەکەگەر لە کاری ڕێکخراوی هەماو بێت هەم لە لاوانی کوردستان هەم لە ستافی لاوانی خۆشمان لە شار و شارۆچکەکان. بێگومان ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان یەکێک لە ڕێکخراوە گرنگەکانی نەوەکێتی نیشتیمانی کوردستانە و ساڵانە ئامادەکاریە کات بۆ بڵێن بەڕێوەچوونی ساڵیادەکە بە شێوازی جیاواز و بۆی خزمەتی زیاتر بە گەنجان و لاوان بکەنجا. کاکە من بە دروشمەکە دەست پێ یەکەم لەگەڵ تا فراوانکردنی توانەکانی لاوان فراوانکردنی ئاسۆیە. بێگومان دروشمێکی تایبەتە ئەنجا بزانم دروشمە چیەگەیەنێ؟ بێگومان ئێمە کار لەسەر فراوانکردنی تواناکانی لاوان و ئاسۆی دەکەین. ئێمە پێمان وایە تواناکانی لاوان و ئاسۆی لاوان هەتاوەکو فراوانتر بێت دەستکراوەتر دەبین بۆ ئەوەی کۆمەلگایەکی مۆدێرن و پێشکەوتوتر و ئازادی خواست بەرهەم بهێنرێت. توێژی لاوان توێژێکی زۆر کاریگەر و هەستیارن لە تەواوی کۆمەلگاکانی دنیا داینەمۆن بۆ پێشخستن بۆ بەرەو پێشبردننی هەموو سێکتەرەکانی کۆمەلگا لە تەواوی جیهان. بۆیە ئێمەش پێمان وایە لە کوردستان لە هەموو کایەکان لە سێکتەرەکانی حکوومەت حەزب مؤسسەکانی تری ئەم وڵاتە هەتاوەکو لاوان تواناکانی لاوان بەرەو پێشتر ببرێن و کاری لەسەر بکرێت. کایەکانی کۆمەلگاش دەتوانن خزمەتی زیاتر بکەن و وزەی زیاتریان تێدەچێت و خزمەتی زیاتریش دەتوانن بکەن. بێگومان سبەینێ 25 ساڵە ئەم ڕێکخراوە هەیە و سبەینێ یادی ئەکرێتەوە. اینجا پێم خۆشە بزانم کە چالاکیەکان خۆیان لە چیا ئەبینەوە و بۆ ئەم ساڵ چ پلانێکی جیاوازتان هەیە لە ساڵانی ڕابردوو؟ ئێمە لەو ماوەی ڕابردوو بەداخەوە بە حکمی ئەو قەیرانە ئابوورێ بەسەر تەواوی کوردستان و حکوومەت و کایەکانی تری کۆمەلگای کوردی داهات نەمانتوانی ستافی تازە و هەڵبژاردننی تازە ئەوانە بکەین، بەڵام خۆشبەختانە نزیک دەبینەوە لە ساڵی ئێمە ستافێکی تازە هەم لە سکرتارێت و هەم لە تەواوی سنتەرەکانی کوردستان هەڵبژێردراون. ئێستا نوێنەرایەتی ڕاستەقینەی لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شارەکانی خۆیان دەکەن لە ناو ڕێکخراوی ئێمەدا. ئێمە دوای ئەوەندە ساڵە یادێکی گەورە و بەرفراوانمان توانی ئامادەکاری بۆ بکەین و سبەینێ ئەنجامی بدەین. چالاکیەکان چالاکی کولتوری ڕۆشنبیری و هونەری تایە پێشانگای شێوەکاری و میوزیک و هەندێک چالاکی تریش لە خۆ دەگرێت. بۆ سبەینێ ڕۆژانی داهاتوش چالاکی ترمان دەبێت ئینشاءڵڵا. چالاکیەکان لەکوێ بە ئەنجامە گەیەنرێ بۆ ئەو کەسانەی ئێستا بینەری کورسات مەگەزینن چالاکیەکان سبەینێ کاتژمێر 2:30 خولەکی پاژنیوەڕۆ لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی ئەنجامە دێت. هاتن بۆ هەمووانە هاتن بۆ هەمووانە و پێشمان خۆشە لە ڕێگەی کەناڵە جوان و ڕەنگینەکەی کورساتەوە بانگهێشتی هەموو ئەو لاوە ئازادی خواز و ڕۆشنبیر و بەتوانە و بەهرەمەندانە بکەین کە لە ناو ڕێکخراوی ئێمە ئەندام بوون، کادر بوون، هەواڵی ئێمە و هاوڕێ ئێمە بوون و کاریان کردووە لە هەموو مەجالەکانە سبەینێ گەورەمان بکەن و یادەکە ڕەنگینتر و جوانتر بکەن. زۆر باشە. اینجا پێم خۆشە بزانم کە پلانەکانی ئێوە وەکو ڕێکخراو
جگە لە چالاکیەکەی سبەینێ پلانی چی ترتان هەیە بۆ ئایندا بالێرە کۆمەڵێک پلان بۆ گەنجان ئاشکراکەین ئێمە لە سبەینەوە کە 25 هەمین ساڵیات دامەزاندنەکە ئەنجام دەدەین و ڕۆژانی دواتر فۆرمی کارکردنی خۆمان لە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان سەر لە نوێدا ڕشتوێتەوە و بەتەمای ئینشاءالله بۆ ئەم قۆناغی کاری ڕێکخراویمان بە فۆرمێکی نوێ و بە وەرزێکی نوێ و بە چالاکی نوێ و جۆرا و جۆر و چالاکی کولتوری ڕۆشنبیری هونەری ئەدەبی و هەندێک چالاکی تری زانستی و جۆرا و جۆر هەم لە ناوەوەی کوردستان هەم لە دەرەوەی کوردستانیش پلانمان هەیە چالاکیەکانمان بەرینە دەرەوەی وڵاتیش کە خۆی دەبینێتەوە لە خۆلی بەهێزکردن و ڕۆشنبیری و فکری و سیاسیە بەڵام ئەو قۆناغی ئێستا ئێمە کاری تێدا دەکەین ئامادەکاریە بۆ ئەنجامدانی وەرزی نوێی چالاکی ڕێکخراوەکەمان لەسەر دەستی ستافی تازەی سکرتارێت و سەنتەرەکان باشە پامی ئەوە چییە وەکو دواو تێبەڕێستان کاکێمە پامی ئێمە ئەوەیە ئەو لاوانەی کە بەهرەیان هەیە کە توانایان هەیە و توانە و بەهرەکانیان شاراوەیە و نەیان توانیوە بەرجەستەی بکەن ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان و سنتەرەکانی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بە ماڵی خۆیان بزان و هەڵی بژێرن و بێن ممارەسەی حەز و خولیاکانی خۆیان لەناو ڕێکخراوەکەی ئێمەدا بکەن و ئێمەش بێگومان ئەرکمانە دروشمانە واجبمانە کە دەستگیرۆییان بکەین بۆ بەگەڕخستنەوەی توانە وزەیە کە هەیەیانە لە خزمەتی خۆیان و کۆمەلگاکەماندا و زۆر پێویستمان بە وزەی نوێ و توانای نوێ و وەلاوی نوێ هەیە ئێستا کە بانگ هێشتیان بکەین ناو ڕێکخراوەکەمانەوە تاوەکو مارەسەی حەز و خولیاکانی خۆیان بکەن لە مەجای کولتوری و ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی و وەرزشی ئامانجمانە و پشتیوانی و سەپۆرتی باشمان بەدەستێناوە ئێستا لەم قۆناغا بۆی لە داهاتوودا بتوانین ئەو چالاکیانە بەرجەستە بکەین و کاری باش کاردانەوەی هەبێت ناو زۆر سپاس بۆ بەڕێز هێمن حەمەتاڵ ئەندامی سکردارەتی ڕێکخراوی ئازادی لاوان کاسبینێ لە هۆڵی تەوار کاتژمێرد و چالاکێکی گەورە بۆ 25مین ساڵاتی دامەزین ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بەڕێواشێت بۆ هیوایان کە هەمولایەک ئامادە بن کاکێمە سوپاس بۆ تۆ و سوپاس بۆ کاتەکە سپاس بۆ بەڕێست و بۆ کەناڵەجانەکەی کورسات کە هەمیشە هاوکار و پشتیوانی ڕێکخراوەکەی ئێمە و هەموو ڕێکخراوەکانی ترن دووبارە بەخێر بەی سەرچاو ئازانێمە بەردەوامم لەگەڵتان ئەچما لای هەواڵێکی ترمان کە هەواڵەکە تایبەتە بە یەکێک لە شانۆکار و هەروەها ئەکتەرە و هونەرمەندە هەرە دیارەکانی کورد ئەویش مامۆستا عەلی کەریمە کە بە خۆشحاڵیەوە توانیوێتی کە کۆڕێکی تایبەت و بەتایبەتتر بۆ شانۆی نێوشاری کەرکووک ڕێک بخات و گفتوگۆ دەربارەی شانۆ بە شێوەیەکی گشتی و بەتایبەتریش لە نێو شاری کەرکووکی قوتی کوردستانە ئاماژە پێبات و باس لە ڕەوشی شانۆ بکات لەو شارە. سرودی خۆشنودی و ئەیکوی شاری کەرکووکە بۆ یەکەم جار بەشدار بووە لە شانۆی خۆمان بۆ کۆمەڵی ڕووناکبیری کۆمەڵایەتی پارێزگای کەرکووک لە نوێترین چالاکیەکاندا کۆڕێکی بەناونیشانی مێژووی شانۆ لە کەرکووک بۆ هونەرمەند عەلی کەریم ڕێخست لە کۆڕەکەدا هونەرمەند عەلی کەریم باسی لە قۆناغەکانی مێژووی شانۆی کەرکووکی کرد و ئەزمموی هونەری خۆشی لەو بارەدا خستە ڕوو. هونەرە مرۆییەکان پەیوەستە بە زانستەوە پەیوەستە بە زانستی کیمیا و فیزیاوە لە ڕێگای جوڵە و لە ڕێگای شوێنەوە کە لەو پانتاییە کە بەرجەستەی شوێن ئەکات لە هەمان کاتە خۆشحاڵم بۆی کە باسی شانۆی کورد دەکەم لەم شارە کە هەم ئێستا لەم سەردەما لە ڕیزی پێشەوەی شانۆی کوردیایە کەرکووک و لە هەمان کاتیشە لە مێژووی شانۆشە کورد دەست پێشخەر بوو پێش هەموو کەسێک توانێتی ئاشنابێ بە شانۆ و هونەری شانۆی کورد. من و هونەرمەند جەلی زەریان هەمیشە کەرکووکی یەکێک لە نووسەر و وەرگێڕ و پرۆفیسۆری زمانی کوردی کە بێگومان ناوێکی درەوشاوەیە بەتایبەت لە نێو ئەدەبیات و زمانی کوردی ئەویش دکتۆر ئەحمەد فەرهادیە کە بە خۆشحاڵیەوە لەلایەنێکی نووسەرانی هەولێرەوە
توانرا کۆڕێکی تایبەت بۆ ئەم کەسایەتی دیاری نێو ئەدەبیات و نێو بە بڵین کاری نووسین بە شێوەیەکی گشتی و بواری زمان بە تایبەتتر ڕێک بخات و بتوانێت سوودێکی باشیش بە ئامادەبووان بگەێنێت. یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی بۆ وەرگێڕ و پرۆفیسۆری زمانی کوردی دکتۆر ئەحمەد فەرهادی ڕێخست. لە کۆڕەکەدا دکتۆر ئەحمەد باسی لە ئەزمموی چەندین ساڵی خۆی کرد کە لە ناوخۆی هەرێم و دواتریش بۆ ماوەی چەندین ساڵ لە زانکۆ بەناوبانگەکانی ئەمریکا وانەی زمانی کوردی و عەرەبی و تۆتەوە. لە بەشێکی تری کۆڕەکە دکتۆر ئەحمەد فەرهادی تشکی خستە سەر هێشتنەوە و زیندووکردنەوەی بەردەوامی زمانی کوردی بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو بە فەرهەنگ و زمانی دایکیان ئاشنا بن. دکتۆر ئەحمەد فەرهادی ماوەی چەندین ساڵ وەک وەرگێڕ لە کۆشکی سپی وەرگێڕی هەردوو سەرۆکی ئەمریکا جۆرج بۆش و ئۆباماش بووە. 2000 کە کۆڕم لێرە بەستا لە قونسولەی گشتی ئەمریکا بوو. قونسولی ئەو کاتە ناوی ئەلێکسس لاسکارس بوو. مامۆستای کوردی هەبوو. هەفتەی 2 ڕۆژ فێری کوردی دەکرد. خۆی پێشکەشی کردم. لە سلێمانی بە هەلیکۆپتەر دەگەڕاوە. پەیوەندی کردبوو لەگە قونسولیا تکایە چەند دەقەیەک چاوەڕوام کە نامەوێ هیچم لێ بڕوە. باشە کە لە لای بێگانە کورد ئەوەندە زمانێکی گرنگ بێ بۆ لای ئێمەوە پەرێشانە لەبەر دەست کورد جا دەمەوێت دەربارەی ئەو بابەتە قسە بکەم. زمانی کوردی وەزارەتی بەرگری ئەمریکا کۆلێزێکی هەیە لە شاری مۆنتەرێ لە کالیفۆرنیا زمانی بێگانە زۆر زمانی بێگانەی تێدایە. چەند ساڵە لەوێ دەرسی کوردی دەڵێنەوە. ئەوە من یەک لە پسپۆرەکانیان بووم کە دەستیان بە زمانی کوردی کرد. جا بۆیە پێم خۆشە بەڕاستی چیتر ئێمە بە چاوەکی سووک تەماشای کورد نەکەین وەکو کورد چونکە دەرفەتێکی ئەوەمان بۆ ڕەخساوە ئێستا کە کورد خۆمان زمانەکەمان لە بەردەستە و دەتوانین بە پێشی بێخین دەتوانین بەرەو دواوەشی ببین و زمانی کوردی بەوە دەوڵەمەندتر نابێ ئەگە پڕی بکەی لە وشەی بێگانە لەسەر حسێبی وشەی ڕەسەنی کوردی وشەمان نەبێ قەی ناکە بەڵام کە وشەی ڕەسەنی کوردی هەبێ وامان بەسەردێ کۆرپەکانی ئەو ڕۆمان لە 2 ڕۆژ نەشعری هێمن تێدەگەن نەشعری گۆران تێدەگەن.